الله الرحمن الرحیم بەناوی خوای بەخشندەی میهرەبان. درود و سەڵاوات بەسەر گیانی پاشی پێغەمبەری ئیسلام محەممەد صلی الله عليه وسلم یار و یاوەرانی و هەموو شوێن کەوتوانی هەتا ڕۆژی دوایی. بینەرە خۆشەویستەکان، خۆشەویستان، بەڕاستی مزگەوت ڕۆڵێکی زۆر گەورەی هەیە. مزگەوت جێگە و پایەکی زۆر گەورە و مزنی هەیە. مزگەوت بەڕاستی لە ئیسلامە پلەپایەکی ئەوەندە بەرز و پیرۆزی هەیە کە لە دواوە دەڕێکەوێت بە جۆرەی ئاەتە پیرۆزەکان و سنەتی بەپێزی پێغەمبەری ئیسلام صلی الله عليه وسلم کە چۆن باسی مزگەوتیان کردووە، کە چۆن باسی ڕۆڵی مزگەوتیان کردووە، کە چۆن مزگەوت چ جێگە و پێگەیەکی هەبووە لە ئیسلامدا، لە سەردەمی پێغەمبەری ئیسلامدا صلی الله عليه وسلم و لە سەردەمی هاوڵانی بەرز و بەڕەزیدا و لە هەموو سەردەمەکان هەتاوەکو ئێستا کە هاتووە. مزگەوت یەکەم خۆشەویستان پێغەمبەری ئیسلام صلی الله عليه وسلم کە هیجرەتی کرد و ئەو گۆڕانکاریە گەورەی کە هێنا بەسەر وەسعەکەدا کە هاتە شاری مەدینە، یەکەم کارێک کە کردی دروستکردنی مزگەوت بوو، مزگەوتی قوبا لە قوبا. دیارە و یەکەم جاری کە نوێژی جمعی کرد لە مزگەوتی قوبادا نوێژی جمعی کردووە. بۆیە بەڕاستی خۆشەویستان پێغەمبەری ئیسلام صلی الله عليه وسلم زۆر گرنگی بە مزگەوت داوە، زۆر ڕۆڵی داوەتە مزگەوت زۆر ڕۆڵی گەورەی هەبووە، چونکە مزگەوت شوێنێک بووە کە بۆ بەرپاکردنی نوێژەکان، پێنج فەرزەکان، نوێژی جمعە، جەژنەکان، نوێژی جەنازە، هەموو ئەو بۆنە جوانانە. و مزگەوت بەڕاستی شوێنێک بووە کە مسلمانان لەو سەردەمەوە هەتاوەکو ئێستا دین و ئاینەکەی خۆیان لە مزگەوتە فێری بوون و فێری ئەو دین و ئاینە جوانە بوون و فێری ئەو شەریعەتە پاکە بوون. مزگەوت زانکۆیەکی گەورەی وا بووە کە ئەم هەموو کەڵا ئەسحاب ڕزای خوان لێبێ، ئەم هەموو زانا و ئەم هەموو پیاوە بلیمەتەی تێدا گەورە بووە. نمونەکانی پێشەوامان ئەبوبەکر سیدیق، ئیمامی عومەر، عوسمانی کوڕی عەفان، ئیمامی عەلی، حەسەن و حوسەین، عەبدوڵای کوڕی عەباس، عەبدوڵای کوڕی عومەر، عەبدوڵای کوڕی مەسعود، عەبدوڵای کوڕی عەمری عاس، سەرکردە گەورەکانی وەکو خالید کوڕی وەلید، عەمری کوڕی عاس، زەید کوڕی ثابت، ئەم کەڵە پیاوانە بەڕاستی نمونەی ئەوانە هەزاران و سەدان کە لە مزگەوتە دروست بوون. مزگەوت بەڕاستی هەر لەو سەردەمەدا مەحکەمە و دادگایەک بووە کە بە هەزاران هەزار کێشە و بێشە لە مزگەوتە حەل کراوە. دارالفەتوا بووە مزگەوت. مزگەوت بەڕاستی شوێنێک بووە کە مسلمانان شوێنی ئۆقرە و خۆشی و جێگای مەوەدەت و مەحەبەت و خۆشەویستی بووە. لە مزگەوتە بەڕاستی هەرچی ئەو کارە جوان و بەرایەتی و خۆشەویستی و مەحەبەت و مەودەتانە دروست بووە. بۆیە سیرکە خۆی پەروەردگار جەل جەلالوه لە چەندەها ئایەتی پیرۆزدا باسی ڕۆڵی مزگەوتی کردووە، باسی گەورەی مزگەوتی کردووە. وتانەکە دەفەرمێ لە سوورەی نور: أعوذ بالله من الشيطان الرجيم في بيوت أذن الله أن ترفع ويذكر فيها اسمه. دەفەرمێ لەو ماڵانەدا کە خۆی پەروەردگار ئیجازەی داوە گەور بەرز بکرێنەوە و ذیکر و یادی خۆی پەروەردگاری تێدا بکرێتەوە و معریفەت و زانیاری تێدا بڵاو بکرێتەوە، بەرایەتی و مەحەبەت و یەکسانی خۆشەویستی تێدا بڵاو بکرێتەوە. وذفرمي يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع. دەفەرمێ هەر کاتێ لە ڕۆژی جمعەدا کەوە دیارە گەورەی ڕۆژی جمعەش دەردەخا، دەفەرمێ ئێوەرن بۆ مزگەوتەکان و واز لە هەرچی کڕین و فرشتن و تیجارات و بازرگانی بهێنن، یعنی هەرچی مەسلحەتی دنیاییە هەتاوەکو نوێژەکەتان دەکەن دێنە مزگەوتەوە وازی لێ بهێنن. ئەنجا دەفەرمێ فإذا قضيت الصلاة فانتشروا في الأرض. هەر کاتێک کە نوێژەکە تەواو بوو ئەنجا ئەو کاتە بڕۆنەوە بۆ تیجارەت و بازرگانی و کەسب و کەسابەت. و پێغەمبەری ئیسلام صلی الله عليه وسلم دەها فمن من بنى لله مسجدا بنى الله له بيتا في الجنة. هەر کەسێک لەبەر خاتی خوا مزگەوتێ دروست بکە، خۆی پەروەردگار مزگەوتێکی لە بەهەشت خانوویەکی خۆشی لە بەهەشتا بۆ دروست دەکا. وفەرمی سەبعة يظلهم الله في ظله. دەفەرمی حەوت نەفەر هەن، حەوت تاقم هەن لە ڕۆژی قیامەتە دەژێ سێبەری پەروەردگارن کە هیچ سێبەرێک نامێنێ لەو کاتەدا. یەکیشیان دەفەرمێ رەجل قەلبه معلق بالمەساجد. دەفەرمێ کەسێک کەوا دڵی بەسراوە بە مزگەوتەکان، حەزی لە مزگەوتەکانە، لە مزگەوتەکانە نوێژ و عیبادەت و خواپەرستی دەکات. وخۆی پەروەردگار فەرمێتی خذوا زینەتەکم عند كل مسجد. دەفەرمێ
لە کاتی مزگەوتەکانە هەرچی ڕازاوایی و پاک و خاوێنی و جوانی و زینەت و ڕازاوەیە بەکاری بهێنن، نەک بە پیس و چەپەڵی و بە شێوازێکی ناشرین و دڵپیسی و ئەمانەوە بستنە مزگەوتەکان. بۆیە خۆشەویستان بەڕاستی ڕۆڵی مزگەوتەکان زۆر گەورەیە. دەتوانین لە چەند خاڵێکە باسی ئەوە بکەین کە مزگەوت چەند گرینگە، کە مزگەوت چەند مهمە، کە مزگەوت چەند پیرۆزە، کە مزگەوت چ ڕۆڵێکی گەورەی هەیە بۆ تاکو بۆ کۆمەڵگا، بۆ هەموو خەڵک، بۆ هەموو مرۆڤایەتی، بۆ هەموو کەسێک لە هەموو جیهانە لە هەموو دنیادا. یەکێک لەوانە خۆشەویستان مزگەوت بەڕاستی جێگەی بەڵاوبوونەوەی هەرچی زانست و زانیاریە. ئەم هەموو زانست و زانیاریە لە ئیسلامە کە بڵاوبۆتەوە و پاشان کە گەیشتە ئەوروپا و ئەمریکا و هەموو دنیا لە مزگەوتەوە بڵاوبووە. لە زمانی پێغەمبەر ئیسلامەوە صلی الله وسلم قورئانی پیرۆز و خۆشەویستان مزگەوت بەڕاستی لە مزگەوت و تشک و نور و ڕووناچی بڵاو دەبێتەوە، تاریشەکان ڕادەماڵ درێ و نامێنە لە مزگەوتەوە. مزگەوت بەڕاستی دەتوان بڵێن شوێنی مەرجە و شوێنی هەژاران و نەداران و خەڵکە مسکینەکانە تێدا بەحەسێنەوە. مزگەوت شوێنی برایەتیە، شوێنی دروستکردنی برایەتی و یەکسانی و مەوەدەت و مەحەبەت و خۆشەویستیە. مزگەوت لە مزگەوتە کاتی خۆی پێغەمبەر ئیسلام صلی الله علیه وسلم بەرنامەی شوڕا و شێوازی شوڕا و ئیشکردن لە ئیسلامە سەرکردایەتیکردنی خەڵک و خزمەتکردنی خەڵک و بەڕێوەپیر چوونی خەڵک و ئیشکردن بە شوڕا کە قورئانی پیرۆز کە خۆی پەروەردگار دایناوە کە چۆن ئیش بە شوڕا بکرێت لە مزگەوتەوە بەڕاستی بەڵاوکراوەتەوە و لە شوێنەکەی مزگەوت بووە. لە مزگەوتە دەتوانین عەدل و عەدالەت و دادگەری و دادپەروەری لە مزگەوتەوە بەڵاو بێتەوە. بەڕاستی مزگەوت خۆشەویستان جێگای ئارامیە، جێگای ئوقرەییە، جێگای خۆشیە، جێگای سکوونەتە. لە مزگەوت دەتوانین ئێمە قەضا بکەین بەسەر هەرچی جەهل و جەهالەت و نەزانی و نەفامیەوە هەیە. لە مزگەوتەوە دەتوانین هەرچی منکەڕات و گوناه و تاوان و فاحیشە و خراپە و خراپەکاریە ڕای ماڵین لە ناوی بەرین. هەرچی منکەڕات و خراپە هەیە، هەرچی معروف و جوانی هەیە لە مزگەوتەوە دەتوانین دابینی کەین و تەئسیسکەین. بۆیە مزگەوت بەڕاستی گەورەترین موئەسەسە و دامەزراوەیەکە کە دەتوانی ئەو پەڕی چاکسازی و چاکی و خۆشەویستی و برایەتی و دادگەری و دادپەروەری تێدا بڵاوێتەوە. مزگەوت بەڕاستی موئەسەسە و شوێنێکە کە جێگایەکە موسڵمانە دەتوان لەوێدا پەروەردە ببن و لە مزگەوتە دەتوانن خۆیان پەروەردە بکەن و وە پێ بگەن. بۆیە خۆشەویستان مزگەوت بەڕاستی ڕۆڵێکی گەورەی هەیە، مزگەوت جێگە و پێگەیەکی زۆر بەرزی هەیە. بۆیە ئێمەی موسڵمانان دەبێت زۆر ئاگامان لە مزگەوت بێ، زۆر خەم لە مزگەوت بخۆین. لە مزگەوتەوە بەڕاستی هەموو شتەکان بەڵاو بێتەوە، عیلم و معریفەت و معارف و بەرایەتی و خۆشەویستی. بۆیە هەر کەسێک ئەمڕۆ یان هەر کاتێک منعی خەڵک بکات لە مزگەوت، قورئان دەفەرمێ ومن ئەظلم ممن منع مساجد الله أن يذكر فيها وسعى في خرابها. هیچ کەسێک لەوە زاڵمتر نییە کە خەڵکی منع بکات لە مزگەوتەکان، نەهێ لە دەستی تێدا بخوێنێت، نەهێ لە خەڵکی تێدا پەروەردە بکرێ، نەهێ لە مزگەوت ڕۆڵی خۆی ببینرێ. و ئازان خۆشەویستان بەڕاستی لە کوردستانی ئێمەشدا لە کوردستانەکانە لە هەمووی سێرەکەی مزگەوت ڕۆڵی ئەوەی هەبووە کە ئەم هەموو مەلا گەورانە، ئەم هەموو کەڵە پیاوە گەورە، ئەم سەرکردانە لە مزگەوتاگە پێگەیون. قازی محەممەد، شێخ مەحموودی نامێر، ئەجا بێتەوە شاعیرە بەرز و بەرزەکان، شێخ سەعیدی پیران، شێخ سەعیدی ناوەڕەسی و شێخ الئیسلام ئیبن تەیمیە، ئیبن قەیم الجەوزی و ئەم هەموو کەڵە زانا و ئەم هەموو زانا و گەورە پیاوانە سەرکردەکان بەڕاستی لە مزگەوت پێگەیشتون، لە حوزەرەکانە پێگەیشتون. بۆیە مزگەوت بەڕاستی موئەسەسەیەکی زۆر گەورەیە. و ئێستا لە کوردستانی ئێمەدا لەخوا بە زیادبێ سەیرەکەی خەڵک یعنی پێنج فەرزە ڕوو دەکاتە مزگەوت، لە هەرچی خۆشی و ئارامی هەیە لە مزگەوتەکانەوە خەڵک وەری دەگرێتەوە. وەسڵح و سەڵاحەت و چاکە و چاکەکاری و شت بەخشین و ئەمانە زیاتر ئێستا لە مزگەوتەکانیش هەر هەیە لەخوا بە زیادبێ. ئەوە ڕۆڵێکی گەورەی هەبووە مزگەوتەکان لە کوردستانی ئێمەدا. بۆیە ئێستا هەم لە دەوڵەمەندەکانی ئێمە پیاو چاکەکان خێرخوازەکان سەیرەکەی زۆر لە هەر گەڕێکێکا لە هەر شوێنەکە مزگەوتی لێ نەبێ خەرا مزگەوتێکی تێدا دروست دەکەن، لە هەر لادەیەکا مزگەوت نەبێ خەرا مزگەوتێکی تێدا دروست دەکەن. بۆیە سوپاس بخۆی پەروەردگار ئەمڕۆ کە دەبینی کوردستانی ئێمە مزگەوتەکان ئاوەدانە، جمع و جەماعات، جەژنەکان، کاتەکانی دیکە، شەوانی لەیلەتول القەدر، مانگی ڕەمەزان بە تایبەتی ئەم هەموو چاکە و چاکەکاری و خێر و خێرات و سەدەقات و بەرایەتی و خۆشەویستی و مەحەبەتە لە مزگەوتەکانە بەڕاستی دەوری هەیە. و
هەتاوەکو ڕادەیەکیش لە مزگەوتە ئەمڕۆ خەڵک پێدەگات و لە مزگەوتە دەتوانێت خۆی بگۆڕێ لە بەدبەختیەوە بۆ خۆشببختی و کامەرانی و لە مزگەوتەکانە ئەمڕۆ دەتوانین ئێمە ڕۆڵێکی گەورە ببینین بە دەرسەکان بە وتارەکان بە یەکتر بینین سەلامکردن لە یەکتری بەڵام بەداخەوە لە هەندێک شوێنە لە هەندێک جێگادا زۆر ڕێگە نادرێت کە مزگەوتەکان بکرێنەوە ئاواڵە بکرێن دەستی تێدا بخوێندرێ ئەوەش بەڕاستی خاڵێکی زەعیفیە بۆ دەسەڵاتی ئێمە بۆ خەڵکیەکانمان بۆیە دەبێت بگەرێتەوە مزگەوت بۆ ڕۆڵی خۆی بۆ ئەو ڕۆڵە گەورەی کە هەیەی ئەو جێگە و پێگەی کە هەیەی بۆ بڵاوکردنەوە عیلم و زانست و زانیاری داوای ئیسلامی بانگەواز خۆشەویستی برایەتی دادگەری دادپەروەری و یەکسانی ئەمانە بەڕاستی دەبێت بگەرێتەوە بۆ مزگەوت و لە مزگەوت هاسا لەسەری بکرێ والسلام علیکم ورحمة الله وبركاته.